نەورۆز جەژنێکی نەتەوەیی کوردە من لێرەوە پڕ بە دڵ پیرۆزبایی لە تەواوی کوردستانەکەم بە تایبەتی کوردانی هەندەران و کوردانی کە لەژێر دەستی داگیرکەراندان نەورۆز بۆنەیەکی نەتەوەیی کوردە و کە ئەبێ هەموو کورد شانازی پێوە بکە. ئەم بۆ ئەم ساڵ ئێمە کۆمەڵی کەلەپور بە دروشمی نەورۆز بڵێسەی گڕی نەورۆز و هێمای یەکگرتنی کووردە لە مامەیارە و بناری گۆیژە ساز دەکات. کۆمەڵی کەلەپور بە هاوکاری ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد و ڕێکخراوی تیپی ملی هونەری سلێمانی لە سلێمانی لە بناری گۆیژە و لە مامەیارە نەورۆز ساز دەکات. چالاکیەکانمان ئەم ساڵ لە مامەیارە و لە مامەیارەیە بە چەند چالاکیێکی جۆرا و جۆر هەروەکو ساڵانی پێشوو بەڵام هەر ساڵی جیاوازیەک یاخود شتێکی تازە یەتە ناو فستیڤاڵەکەمانەوە. بۆ ئەم ساڵمان کە یادی نەورۆز لە مامەیارە ئەەکەینەوە و لە بناری گۆیژەش ئاگرەکرێتەوە. لە مامەیارە کەسایەتیەکانمان هەیە، کەسایەتەکان کە نمایشەکرێ وەکو کەسایەتی پیرەمێردمان هەیە، کەسایەتی کاوەی ئاسنگەرمان هەیە، کەسایەتی باوە نەورۆزمان هەیە کە شیرینی بەسەر ئەنداموانیان خۆت هەوڵاتیانە دابەشەکات. ئەم ساڵ بۆ یەکەم جارێک کەسایەتی حەبسەخانی نەقیب وەکو ڕۆڵێکی تایبەتی هەبووە لە کاتی خۆیان لە نەورۆزە لەگەڵ پیرەمێردا ڕۆڵێکی جوانی هەبوو، ڕۆڵێکی لە بەرچاوی هەبووە. بۆ ئەم ساڵ ئێمەش کەسایەتیەکمان ناوە کە ڕۆڵی حەبسەخانی نەقیب ئەبینێ. کۆمەڵی کەلەپور لە چوارچێوەی کار و چالاکیەکانیە چەند ساڵێکە هەر ساڵی کەسایەتیەکی نەورۆزپەروەر بەسەر ئەکاتەوە. بێگومان ژنی تایە، کەسایەتی نەورۆزپەروەری تایە، ڕێکخراوی تایە، ئەو کەسانی کە هاوکار و پاڵپشت بوون بۆ نەورۆزتیایەتی، یعنی بەبێ هیچ جیاوازیمان نەکردووە بۆ ئەوەی خەڵات بۆ ئافرەت نەبێ یاخود بۆ ژن نەبێت یاخود بۆ هەر ڕێکخراوێک نەبێ بە پێی کەسایەتی و جۆرا و جۆری کارەکانمان کە ئەو ژنە کارێکی باشی کردبێ بۆ نەورۆز یاخود نەورۆزپەروەرێکی باش بوو بێ یاخود پاڵپشت بوو بێ، هەمیشە لە پێشەوە ژنەکانمان لەبیر بووە ئەنجا دوایی ئەوانەی تر. هەمیشە ئێمە هەوڵەدەین ساڵێک بۆ ساڵێکی تر جیاوازیەکمان هەبێ. جیاوازیەکەی ئەم ساڵ ئێمە ئەوە بۆ حەبسەخانمان ڕۆڵی تایبەتی هەیە و دوو ڕێکخراوێکی تازەش هاتوۆتە ناو یادەکەمان، ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کوردە و هەم تیپی هونەری میلی کوردستانیشە و چالاکیەکانمان لەوەیە کە ئەکرێت چەند گروپێک و چەند لایەنێک و چەند گۆرانی بێژێک بەشداری ئەبێ. گروپی هەڵپەڕکەی سلێمانی و گروپی ئەستێرەکانە و چەند هونەرمەند و مۆزیکسانێکی ئەزیز بەشداری ئەکەن. پلانی ئێمە پێش 20 مانگ کە یەکەم کە نەورۆزە پێش 20 مانگ 83 ڕێوڕسمی دابشکردنی خەڵاتەکەمانە. ئەمە یەکەم پلانە کە ئێمە ئەم ساڵ بەو شێوەی کردومانە. ساڵانی پێشوو لە 26 ئەمان کرد بە حکمی ئەوەی کە لە دوای نەورۆز ڕێوڕسمەکەمان بوو، بەڵام ئەم ساڵ لەبەر مانگی ڕەمەزانی پیرۆز ڕێوڕسمەکەمان خستۆتە 83. ئەمە پلانێکە کە جێی شانازیە بۆ ئێمە کە پارێزگاری سلێمانی ئەم ساڵ بەو شێوەیە بەسەر بکەینەوە. پلانی دووەممان لە بناری گۆیژەش هەر ئاگر ئەکرێتەوە و لە مامەیارەش هەر ئاگر ئەکرێتەوە لە شوێن نزرگەی پیرەمێرد. ژنانی ئێمە هەمیشە پێشەنگ بوون لە پێشوازیکردنی ئاهەنگی نەورۆزە، چونکە ئێمە لیژنەیەک پێگەیەنین، لیژنەکانمان زۆربەی ژنە کە بڕیارەدا لەسەری چی بکات. لیژنەکانمان ژنمان زۆرترە وەک لە پیاوەکان. ژنانی ئێمە ئەم ساڵ حەبسەخانی نەقیبمانەیە، هەر ژنێکە لەو ژنانی کە لای خۆمانە دەوری حەبسەخان ئەبینێت و لەوێ چالاکی هەیە. ئێمە چاوەڕێی ئەوەین کە هاوڵاتیان بە خۆشیەکەوە بەدڵ فراوانیەکەوە بێنە نەورۆز، چکە لەورۆ جەژنێکی نەتەوەیی کوردە و هەوڵەدەین نەورۆز بنەوە تازەکان و بنەوە نوێەکان بناسێنینەوە هەم جارێکی تر
بۆ ئەوەی کە ئەمە ببێتە مۆرکێکی وەلو مۆرکێکی نەتەوەی نەورۆز بەڵام نەوەی جیلی تازەیە خۆت نەوەی تازە ڕەنگە زۆر ئاشنا نەبن بە مێژووی نەورۆز یاخود نەزانن چییە. ئێمە ساڵان هەموو ساڵێک شتێکی تازەمان هەیە بۆ نەورۆز چالاکێکی تازەمان هەیە بۆ نەورۆز بانگهێشتی کەسانی دەرەوەی شار ئەەکەین بۆ نەورۆز بۆ ئەوەی هەر چوار پارچەی کوردستان بەیەکەوە هەم ئاهەنگ بن بۆ یادکردنەوەی جژنی نەورۆز وەکو ئێمە کە ئەمساڵ بەم سێ ڕێکخراوە کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد و ڕێکخراوی بژانەوەی کورد و ڕێکخراوی تیپی میلی هونەری کوردستان بە هەم ئاهەنگی ئەم یادە ئەکرێتەوە هەر یەک لەوان باو چالاکیکی خۆی هەیە تیپی هونەری میلی ئەوە بە چالاکیەکانیان تیپی مۆسیقای ئەوان سەرپەرشتی ئەەکەن هەم ژنیشیان لەگەڵایە تەبعاً لیژنەی ئەوانیش ئافرەتی هەیە هەم مۆزیکزان و گۆرانی بێژەکان لەسەر ئەستۆی ئەوانە بژانەوەی کەلەپوری کورد هاوکار بوون بۆ ئێمە لە سەرەتاوە هەتاوەکو ڕۆژی ڕێوڕسمەکە. ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور هەمیشە هەوڵمانداوە نەورۆز مێژوەکەی وا نیشانی خەڵک بدەین کە ئەمە هی نەتەوەی کوردە و نەتەوەی کورد شانازی پێوە بکە. ئەنجا کۆمەڵی کەلەپور ڕۆژنامەیەکی هەیە بە ناوی گڕی نەورۆزەوە لەو ڕۆژنامەی گڕی نەورۆزە تەواوی بابەتەکان و مێژووی نەورۆز لەو ڕۆژنامە هەشت لاپەڕەیە خۆی ئەبێنێتەوە کە کەسێک نەزانێ نەورۆز چیە یاخود بۆچوونێکی تایبەتی هەبێ لای خۆی ئەم گڕی نەورۆزە ئەبێتە مایی ئەوەی کە ئەو تێکگەیشتنێکی هەبێت کە لەناو ڕۆژنامەکەمانە هەموو ڕوونکردنەوەیەکمان هەیە ئەو کەسانە دایمەن بە سەر ئەەکەینەوە کە نەورۆز پەروەەر بوون یاخود لە مێژووی نەورۆزە شارەزایەکی یان تایبەتیان هەبوو بێت ئەو کەسانە زیاتر بابەتەکانیانە نێرن بۆمان و بابەتەکانیان تایبەتە بە نەورۆز کە لە گەڕی نەورۆزادا دابەزێت. ئەم ساڵ 23مین ڕۆژنامەیە کە دەرمان کردو. ئێمە لە 20 مانگە کە کەشوهەوا ئیشاڵا لەبار بێت لەوێ فیستیڤالەکە بکرێ هەر لەوێ وەکو نوقلانەیەکی جەژنی نەورۆز دابەشێکین بەسەر ئەو ئەندامەخۆ ئەو هاوڵاتی خۆشەویستانەی کە هاتوونەتە ئەوێ و ئەینێرین بۆ دەرەوەی شار و ئەینێرین بۆ قەزا و ناحیەکان و ئەینێرین بۆ کتێبخانەکان ینی لە تەواوی شارە بە پێی ئیمکانیت بڵاوی ئەەکەینەوە بۆ ئەوەی کە نەوەی لێ ئاشنا بێ بە نەورۆز. لە 20 مانگ ئەگەر کەشوهەوا لەبار بێت لە گردی مامەیارە ساعات 3 ئاگرەکرێتەوە ئینشاڵڵا لە دوای ئاگرکردنەوەکە چالاکیەکان دەست پێەکە بە مارشی نەورۆز ئەکرێتەوە و دوای ئەوە چالاکیەکان دەست پێەکە بە تیپی هەڵپەرکەی سلێمانی و تیپی هەڵپەرکەی ئەستێرەکان بەشدارن گۆرانی بێژ لەوێ ئامادەیە سرود ئەوانەی کە سرودیان هەیە لەوێ بەشداریەکان هەم هۆنراوەمان هەیە بۆ خوێندنەوە کەسایەتی هەیە لەوێ هۆنراوەکەی پێشکەشەکە چالاکیەکانی تر لەو بارانەیە خۆیە بینێتەوە. هەموو ساڵ لە 97ەوە ئێمە بەردەوام بەو شێوەی گرنگیمان داوە بە نەورۆز بەڵام ساڵ بۆ ساڵ شتی تازە و بە گڕوتینێک و بە سۆزێکی کوردانەوە زیاتر بەرەو پێشەوە چین ئەم بۆ نمونە ئەگەر کەسێک ساڵی پار بەشداری نەکرد بێ بۆ ساڵی داهاتوو کە چالاکیەکانمان بۆ شێوە پێشکەوتنە ئەبینێت بەشداریمان لەگەڵا ئەکا یاخود شتی هەیە بۆمان یاخود هاوکاری مادیمان ئەکات بۆ ئەوەی بتوانین کارەکانمانی پێ ئەنجام بدەین.